کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان گەشتبین بە نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی نوێ دەخوازن حزبەکەیان لەسەر ڕێبازی ڕەوانشاد سەرۆک مامجەلال بەردەوام بن. داواکارم لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی چوار سازش لە مافەکانی خۆی نەکا بەرامبەر بە هەست داینێکا بێ. یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی ئومێدە لە شەوەزەنگی نائومێدی و هاژبەتاڵا دروست بووە. ئەم سەرکردانی کە هاتوون بە تایبەتی هەردوو هاوسەرۆک ئومێدم هەیە و هیوام وایە بتوانن گۆڕانکاری تەواو بکەن و یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەواوی نوێ بکەنەوە و بیخەنەوە سەر سکەی ئەوەی کەوا خزمەتی تەواوی جەماوەری خەڵکی کوردستان بکە. کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەخوازن حزبەکەیان بە یەکدەنگی و بە یەک هەڵوێستی بکەنەوە بە یەکێتیە بەهێزەکەی جاران تاکو دەستکەوتی زیاتر بۆ هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان فراهەم بکەن. مامۆستا جێ ئومێدی هەموو خەڵکی کوردستان بوو بەبێ جیاوازی نەک هەرینە حیزبەکەی خۆمان کە یەکێتی نیشتیمانی کوردستانە جێ ئومێدی لایەنەکانی دیکەش بووە کەواتە بەڕێ هەردوو هاوسەرۆک جێ ئومێدی هەموو خەڵکی کوردستانە و بە تایبەتی خەڵکی شاری کەرکووک. هیوادارم ئەم سەرکردە تازانە کە هەڵبژێردراون خزمەتی شاری کەرکووک بکەن چونکە شاری کەرکووک شارێکی زۆر بێنازە دایمەن پێشەوا بووە لە شەهیددان و لە ئەنجامی هەڵبژاردنەکان ئێمە یەکەم بووینە لە پێشەوەی سەنگەر بووینە وەکو پێشمەرگەش پێشمەرگەی جانفیدا بووینە لە هەموو کاتێک و لە هەموو ساتێکدا. هەزاران ساڵە باب و واتیری ئێمە ئەو خاکەیان پاراستووە و بە میرات بۆ ئەمەیان بەجێهێشتووە. مامۆستایانی شاری کەرکووک وێڕای پیرۆزکردنی ساڵیادی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەمی شاخیشدا پشتیوانی لە پەروەردەیەکی نیشتیمان پەروەری و کوردپەروەری و قەڵەمێکی ئازاد و ڕابۆچوون و نووسینی جیاواز کردووە. لە ئێستاشدا یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هەمیشە پاڵپشتی تەواوی چینی مامۆستایانی لە ئەستۆ گرتووە و شەڕ لە سەر مافەڕەواکانیان دەکات. خەبات نەجمەدین گەلی کوردستان کەرکووک.